هاوکاتی هەوڵە دیبلۆماسیەکان بۆ چارەسەری ئاشتیانە لە سووریا شەڕەکان لە هەرێمی حەڵەب بەردەوامن. لەگەڵ قەیرانەکانی عێراقدا ناسنامەی ئەم وڵاتە دەگەوێتە بەرمەترسیەوە. هەڵبژاردنە بەلاییەکانی سەرۆکایەتی ئەمریکا درێژەیان هەیە و دەنگی نوێنەرەکانیش گرنگی خۆیان هەیە. خۆش هاتنەوە بۆ کورد کۆنەکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کورد کۆنەکشن هەرۆژن سێشەم و ئینان لە بەشی کوردیە دەنگی ئەمریکا تێ ئامادەکردن و باواکی زیندی لەسەر کەناڵا NRT تێ بەڵافکردن. ئەم ئیرۆ بە ڕەوشا سیاسی و لەشکریە سووریە دەست پێ بکەن. دەما کو دیبلۆمات خۆ ئامادە دکن ji بۆ گەشتەکردنە ئاخافتنên ئاشتیە لە دۆر سووریە لە جنێڤ ڕەوش لە سەر عەردێ بەر بە تونندوتژیەوە دچە لە حەلەبێ پەفچوون دەرکەتن هۆلێ دناڤرا ئۆپۆزیسیۆنێ و هێزن حکوومەتێدا و ریشên عزمانیên رژیمê navçeyên serhilderan li Homs ji xwerekirin armanc hêro zengene agahiyên berfirehtir hene. هێزەکانی سووریا دەستیان بە هێرشێک کردووە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی گوندێکی استراتیژی لە باشووری حەلب کە ئێستا لەژێر دەستی یاخیبواندایە لە ناویاندا هێزەکانی سەربە ئەلقاعیدا. هێرشەکە بۆ سەرگوندی تەلەلعیس سەرلەبیانی ڕۆژی سێشەمە دەستی پێکرد. هاوکات لەشکری سووریا بە پشتیوانی هێزی ئاسمانی رووسیا حەلەبی ژێر دەسەڵاتی سەرهەڵداوانیان گەمارۆ داوە. شەڕەتەقەی نێوانیان سەرپێچیکردنە لە ئاگربەستی 27 مانگی دوو هەر یەکە و ئەویدی تاوانبار دەکات بۆ ئەم سەرپێچیە. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش داوای لە هەردوو لایانی نەیار کردووە کە سەنگی بخەنە سەر هەوڵەکانیان لە شەڕی دژ بە گروپە تیرۆریستەکان. وەزیری دەرەوە جان کێری نیگرانی خۆی بۆ هاوتە رووسیەکەی لاڤرۆڤ دەربڕیوە و هەروە باسی لەوە کردووە کە لە چەند ڕۆژی داهاتوودا چۆن بتوان دڵنیابن لەوەی هەموو هەوڵێکی زیاتر بدرێت لە پێناو درێژە پێدان و تۆکمەکردنی ئەگربەستەکە. ئەمەش کارکردن دەگرێتەوە بۆ دیاریکردنی شوێنی لایەنە بەشەرچووەکان. نوێنەری تایبەتی نەتەوەیەکگرتوەکان بۆ سووریا لەگەڵ نوێنەری تایبەتی لایەنەکانی هەرێمەکەدا کۆ دەبێتەوە بە مەبەستی ئامادەکاریەکان بۆ توێژەکانی ئەم هەفتەی ژنێڤ. قۆناغی داهاتووی و توێژەکانی ژنێڤ زۆر گرنگن چونکە ئێمە بە تایبەتی سەنگی دەخینە سەر گواستنەوەی دەسەڵات لە حکوومەت و پرەنسیپە دەستووریەکان. سووریا خۆ ئامادە دەکات بۆ هەڵبژاردننی پێشوەخت لە ڕۆژی چوارشەمە. ژمارەی زۆری کاندیدەکان ئاماژەیە بۆ ئەوەی خەڵکی زیاتری سووریایی دەیانەوێت بەشداری لە کاروباری سیاسیدا بکەن. پشتیوانی رووسیا بۆ سەرۆکی سووریا بەشار ئەسەد و توێژەکان ئالۆز دەکات لە کاتێکدا ئۆپۆزیسیۆن سوورن لەسەر ئەوەی ئەسەد هیچ ڕۆڵێکی نەبێت لە حکوومەتی کاتیدا. نحن إن شاء الله تعالى نعمل على إيجاد حكم. ئێمە کار دەکەین بۆ گەیشتن بە حکمڕانێکی دیموکراتی فرەلایەنی سیڤیلی کە تیایدا هاوڵاتیان چ لە ماف و ئەرکەکانیاندا یەکسان بن و بە هیچ شێوەیەک جیاوازی نەبێت لە نێوان هاوڵاتێک بۆ هاوڵاتێکی دیکە چ لە ڕووی نەتەوەیی یان ئاینی و ئاینزایی بۆیە دەبێت لە سووریا بەم شێوەیە بژین. بەڵام حکوومەت ئەوە ڕەت دەکاتەوە لە کۆمەلگایەکی وەها دیموکراسیدا خەڵکی ئەو مافەی هەبێت بە ڕێگای هەڵبژاردن بڕیار بدات لەسەر ئەوەی ئەسەدی وەکو سەرۆک دەوێت یان نا. لە لایەکی ترەوە تورکیا دەڵێت دوو موشەکی تر لە سووریاوە هەڵدراون بۆ ناوچەی کلز. ئەو ناوچەیەش هاوسنوورە لەگەڵ ئەو ناوچانەی سووریا کە لەلایەن دەوڵەتی ئیسلامی چەکدارە کوردەکان یان سەرهەڵداوەکانی دژ بە حکوومەتی سووریا کۆنتڕۆڵ کراوە. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. تیرۆر لە شەدادەیە کۆتایی پێهات و چیدی لەژێر دەسەڵاتی دەوڵەتی ئیسلامیدا نەماوە. بەڵام وەک زانا عومەر پامنەری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا باسی دەکا دانیشتوانی شارەکە ئاگاداری هەواڵی دەوروبەری خۆشیان نین بەهۆی نەبوونی هۆکارەکانی پەیوەندیەوە. هەرێما شەدادێ ji داعشê hata rizgarkirin û turora wê li wê herêmê bidawî lê hat. Niştecihên wê deverê jî kiryarên Daişê tînin ziman. Peywendiyên niştecihên wê deverê jî bi cîhanê dihatin birîn. Daişê internet û satelaytên televîzyonê jî qedexe kirbûn. Ji ber wê jî xelkên wê deverê nizanîbûn goçî li dora wan çêdibe. ئینترنێت جێسەرما قوتکردن گوتن هون پەیوەندیان بە یەک هەگێرە دکن. سەتەلایت نەهیشتن و گوتن هون لە کەناڵێن دژمنên me تەماشە دکن. و ژین jî her ew hêleke sor e divê ew sernexamtî be û her diyar jî nebe. Pêdiviyên jiyanê yên sereke di dema Daişê de pir kêm bûn û bêkarî jî belav bû. Piraniya karan jî dihatin qedexekirin. Karê firotin û ji hevderxistina petrolê belav bû. Ev yek bû sedema belavbûna nexweşiyan li wê herêmê. Em hemî di vê rewşê de ne. Xelk ji birçîna dimirin, şekir nîne û cil û bergin me Xwedê dizane xelkê dayne me. Kesek nikare derkeve û kar bike. Bi ku ve herin ez nizanim.
لوی هریمی تو کس نمایه وش آلیه داعشی و نهاتیه جزا کرن میج جغاره و کارن قدخه لگوری داعشی اف همو سدم بون گومروان بدبر سیلان دما داویده گو داعشی روشاوی کتبو آلوزیه ده و شکناندناوی دشر ده هجمارا گرتیان سردست داعشی پرببون و اف یک داعشی کربو بمبستا بکار آنینا گرتیان دکولانا خندقانده گرتی دهاتن جزا کرن بکارن لشکری اف یک دیار دکه گو داعشی چه قاصد آلوزیه ده و هجمارا چکدارن وی کیم بونه على اساس نطلع بريار بوكان بچن مزگفته ام برين بنجها خو و ليفر سروج اما و روجا چران ام دركتي چل قامتي لمندا يمسكوك معك دخان او دبين جگاره حرامن او تببن چر روجان جزا بکن دو چی خندقان جوان را دکولی اف جزایته و پشرا چل قامچیان لتددن و خود الگلتبه روشا مروفاهی یا به هریما رزگار کری هند آلوزیه ده پیتوین جیانه این روجانه کیمن نخاسم گوچاندنی زیانه کمزن لحاتیه کرن و اوجی جبرت نبونا آفی افدر عجاجه هریما شدادیه بری دمک نزیک هاتبو رزگار کرنش تروریستن داعشی نشتجهن و دورا هانکه بری دگوتن جیان تنبو نها جیان دست بکریه لپیدوین جیانه ین سرک روجانه هینا کیمن زانا عمر دنگ امریکا هریما شدادی د ناو نکوکین پیکاتیان و شر بردوام عراق دا ناسنامه عراقی راستی پرسانتی گلو ام دکارن بحثا هبونا ولاتکی بناو عراق بکن و هیوی هنه جبو سبروجاوی گلو تک برنا رکفتنا سایکس بیکو و دانینا نقشه که نوه جبو سیستما سیاسی دکاره ولات جه تفلهویه بپارزه شاهد علوی رونی ده سروان پرسان ناکۆکی ڕەگەزخوازی لە عێراق بەردەوامە لەژێر کاریگەری ڕەگەزخوازی ئاینی نەتەوەی و ئەتنیکی و هەروەها بەردەوامی شەڕ و نەئارامی لەم وڵاتەدا شوناسی عێراقی بوون تووشی پرسیاری جددی بووە هەندێک لە چاودێران لەسەر ئەو باوەڕن کە قوڵتربوونی قەیرانەکان تەنانەت پرسیاری گرنگی ئەوەی هێناوەتە ئاراوە کە تا چەندی تر دەتوانین باز لە هەبوونی وڵاتێک بە ناوی عێراق بکەین ساڵانێکی زۆر عێراق وڵاتێکی ناسەقامگیرە لە سەردەمی سەدامدا دیکتاتۆری بە کوشتنی و بڕین توانی بووی دەسەڵاتی خۆی بەسەر پێکهاتە جیاوازەکانی ئەو وڵاتە داسەپێنێت و هەموو چەشنە سەرهەڵدان و بەرخۆدانێک سەرکوت بکات وڵاتێکی دەوڵەمەند کە باشوور و باکووری کانگای نەوتن دوای ڕوخانی دیکتاتۆری لە هەموو بوارەکانی تریشدا ڕووخا تەواوی ئەو جیاوازیانەی بە زۆری سایکس-پیکۆ پێکەوە لە کابوون و دواتریش بە درێژای 70 ساڵ بە زۆری دیکتاتۆری و ئەنفال پێکەوە مابوونەوە دوای هێرشی ئەمریکا و لادانی سەدام لە ساڵی 2003 لێکترازان جیاوازی ئەتنیکی زمانی و ئاینی و تەنانەت شێوەی جیاوازی خوێندنەوەی مێژوو و خۆگێلکردنی سیاسەتوانان لە ساڕێژکردنی برینە قوڵەکان عێراقی لێکترازاوی بە ئاقارێکی زۆر دژواردا بردووە شێوەی هەڵسوکەوتی سیاسەتوانانی عێراقی لە ساڵی 2003 بۆتە هۆی لە ناوچوونی بیرۆکەیەک بە ناوی عێراق ئەمە بۆ هەموو عێراقیەکان زۆر خراپە چۆن هەرچەند زۆر ئاسانە کە بیرۆکەی بوونی وڵاتێک لەناو ببەی بەڵام ئەو ڕووداوانێک کە دوای لە ناوچوونی بیرۆکەکە ڕوودەدەن زۆرتر سناکن هەندێکی یەکجار زۆر لە خەڵک بۆ هۆیەوە تێدا دەچن لە ڕوتێکی ئاوادا و دوای تێکشکان و لە ناوبردنی داعش و تەنانەت ئەگەر هەرێمی کوردستانیش لە عێراقدا بڕێت ئایا دەتوانین چاوەڕوانی ئەوە بکەین کە لایەنە بەشدارەکان سیاسەتوانەکان و ڕۆشنبیری عێراقیەکان جۆرێک گوتوێژی ئاشتی نەتەوەی پێکبێنن ئێستا بۆ عێراق سەردەمێکی تاریکە و ڕۆژانێکی تاریکتریش لە گۆڕەدایە شەڕ لە عێراق ئێستا پەیوەندی هەیە بە قەیرانەکانی تری ناوچەکەوە هیوادارم بە شێوەیەک جیهان بۆ قەناعەتە بگات کە شێوەیەک لێکگرتنی نێونەتەوەیی بە بەشداری تەواوی زیلهێزەکانی ناوچە وڵاتە ئوروپایەکان و ئەمریکا لەسەرەوە بڕیار بدەن چ چوارچێوەیەکی نوێ دەتوانێت جێگای چوارچێوەکەی سایکس-پیکۆ بگرێتەوە کە ئێستایی تر کار ناکات داهاتووی عێراق یان بە واتایەکی واقعیتر ئەو ناوچانی لە ساڵی 1920 زائینیەوە وەک ناوچەکانی عێراق دەناسرێن زۆر نادیارە و لە دوا ڕۆژدا و بێ ڕەچاوکردنی سنوورە دەستکردە جوغرافیاییەکان یان سنوورە توندەکانی ئاین و ئتنیک ئەوەی کە دۆڕاوی سەرەکی قەیرانی عێراقا ئەو مرۆڤەیەکە دوێن و ئەمڕۆی تاریکە و بەیانی نادیارە شاهد عەلەوی دەنگی ئەمریکا لەگەڵ درێژە کێشانی قەیرانە جۆرا و جۆرەکانی عێراقدا کێشە و ئاڵۆزیەکانیش لە هەرێمی کوردستان بەردەوامن بێلو پرسیارانی کە ڕوبەڕووی لایەنە سیاسیەکان دەکرێنەوە لەسەر ئەو قەیرانانەی هەرێم پرسیاری تریش لەسەر ڕۆڵی میدیا دەکرێت لە ڕووماڵکردنی کێشە سیاسی و ئابوووریەکاندا کورد کۆنەکشن بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە و ژمارەیە پرسی تریش میوانداری کامەران سوبحان نووسەر و ڕۆژنامەوان دەکا
کاک کامەران سوبحان ڕاوێژکاری میدیایی سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراقا. کاک کامەران زۆر سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ جەناب بەشتوور، سپاسیش بۆ بەرنامەکەتان. سپاس دەکەم. هەر بۆ پرسیارش دەست پێ دەکەم لەگەڵ تا کۆمەڵە قەیران و ئاڵۆزی و گرفت و کێشە هەن لە هەرێمی کوردستانی عێراقدا هەتا ئێستا چارەسەر نەکراون. هەڵسەنگاندنی جەنابێ وەکو میدیاکارێک بۆ ڕۆماڵکردنی ئەم کێشانە لە میدیای کوردیدا چۆنە؟ پێشکی سپاسانەکەم، پێم وایە پرسیارێکی بەجێیە. ئەگەر ئێمە سەری ڕووداوەکانی چەند ساڵی ڕابردوو بکەینەوە بە تایبەتیش ئەو قۆناغی دوای ڕاپەڕینی گەلی کوردستان تا ئەم ڕۆژە بەردەوام هەرێمی کوردستان لە قەیران بووە و بەردەوام کێشەی هەبووە، بەڵام قۆناغێک بۆ قۆناغێکی تر ئەم کێشانە جیاواز بوون. ئەگەر سەیری ماوەی 25 ساڵی ڕابردوو بکەین بە بڕوای من و بڕوای زۆرێک لە چاودێرانی سیاسی، ئەم قۆناغی کە ئێستا هەرێمی کوردستانی پێدا تێدا بڕێت سەختترین قۆناغ بووە. بۆچی سەختترین قۆناغ بووە؟ لەبەر ئەوەی ئەگەر لە قۆناغەکانی ڕابردوودا تەنها کێشەی سیاسی هەبوو بێت، تەنها کێشەی ئابووری هەبوو بێت، بەڵکو ئێستا کۆمەڵە کێشەی کەڵەکەبووی ڕابردوو هەیە و زائیدەن کۆمەڵە کێشەی نوێش لەوانە کێشەی ئابووری هەیە، کێشەی متمانی سیاسی هەیە لە نێوان لایەنە سیاسەکانە، کێشەی سیاسیمان هەیە، کێشەی دەستکردنی دەسەڵاتمان هەیە، کێشەی شەڕی داعشمان هەیە، کێشەی نەبوونی موسسات و دەستگامان هەیە، کێشەی نەبوونی گەشە سندنێکی ئابووری تۆکممانێ. ئەمانە هەمووی وای کردووە لەم قۆناغەدا هەرێمی کوردستان لە بەردەم تەحەدیەکی گەورەیە بێت و لە بەردەم گۆڕانکاریی گەورەیە بێت و ئەگەر بێت و بەرپرسانە و ئەگەر بێت و زانستیانە مامەڵە لەگەڵ ئەم کێشیانەکەن، پێم وایە چارەنووسی هەرێمی کوردستان بەرەو چارەنووسێکی نادیار ئەچێت. لەمە میدیا لێرەدا ئەو جۆرە مامەڵە زانستی هەبووە. سپاس دەکەم، پرسیارێکی هۆر کوتم بەجێویستم ئەو پێشەکێ بۆ بکەم بە دەرفەتێ بۆ قسەکردن لەسەر ڕۆڵی میدیا. من پێم وایە میدیا لەم کاتەیە بەداخەوەڵم ڕۆڵێکی بەرپرسیانی نییە و ڕەنگە خۆشتان ڕۆژانە ڕیسێرچی زۆرێک لەو سایت و ڕۆژنامە و دەستگایانە بکەن کە من پێم وایە هاوڵاتی کورد لە هەرێمی کوردستان گەشتووەتە ئاستێک متمانەی بە بەشێک لە میدیاکان نەماوی. ئەمیش بەهۆی ئەوەی کە زۆرێک لەو هەواڵ و لەو ڕووماڵکردانە کە ئەیکەن بەڕاستی فاکتی لەگەڵانیە و بەدواداچوونی لەگەڵانیە و جۆرێک بمبوورە ئەم قسەژەکەم ڕازگۆی تیانە. ئەمە ئەوە زۆر جاریش بەشێک لە میدیای کوردی ئەوەنەی خەمی گەشتنن بە زانیاریەکی وروژێنەر، ئەوەنە خەمی ئەویان نییە بگەن بە زانیاریەکی دروست بۆ هاوڵاتی. لە بنەمایە میدیا ئیشی ئەوەیە کە هەواڵێکی ڕاست بگەێنە بە وەرگری بە هاوڵاتی، بەڵام لە هەرێمی کوردستان ئەمە نەخێر. دەبینی زۆرێک لە سایتەکان بە تایبەتیش ڕۆڵی سۆشیال میدیا کە گەت دەرفەتە بێ حەزەکەم سەریکەم ماشێتێکی زۆر وروژێنەر ئەنووسێت کە ئەچیتە ناو هەواڵەکەەوە سێرێکی ئەوە نییە. و من پێم وایە ئەرکی سیاسیەکانی کورد لەم قۆناغا چەند سەخت بێت و ئەرکی میدیاکار و کەناڵەکانی ڕاگەاندنیش ئەوەنە سەختە بێت. بۆیە تا ئێستا من وەکو خۆم کە چاودێریی ڕووداوەکانم و ئاگام لە ڕووداوەکان هەیە پێم وایە تا ئیسا میدیا بۆ ئەرکاڵ ئەو ڕۆڵی نەبینیوە. کاکەمەران هەموو ئەو کێشانەی کە ئاماژە و پێکردن بەڕای جەنابێت شیانی چارەسەرکردنیان هەیە؟ ئەگەر هەیە ئەگەرەکەی چەندە؟ من پێم وایە هیچ شتێک مستەحیل نییە و مرۆڤ خۆی توانێت هەموو شتێک بکات و توانە و تاقی مرۆڤ توانێت هەموو شتێکە، بەڵام ئیرادە هەبێت. من پرسیارەکەی تۆ بە شکڵی تر لە گۆشەنیگای ترۆ سەیرەکە من پێم وایە تا ئێستا ئەو ئیرادەیە نییە و ئەو ئیرادەیە نییە بەو زمانی کە بڵین کەسی شیاو لە شوێنی شیاوێ و دەرفەتی ئەوە بدرێت خەڵکی باش ئەوکەوە. من پێم وایە لە ناو هەموو گروپ و حیزب و لایەنە سیاسەکانە و لە ناو کەسانی بێلایەن و کەسانی حیزبیە کەسی دڵسۆز هەیە و کەسی ئەوە هەیە بتوانێت کوردستان لەم قۆناغە دەرباسکە، بەڵام تا ئێستا ئەو ئیرادەیەمان نییە. ئەگەر خۆت سەیری مێژووی مرۆڤایەتی بکەیت بە تایبەتی مێژووی 100 ساڵی ئەم وڵاتی کە جەنابەتیایەژیت چۆن بوو گەشتۆ بەکوێ و مێژووی ئەوروپا بە تایبەتیش دوای ئەو گۆڕانکاری لە جەنگی جیهانی دووەمە چی تەحولێکی گەورەی کرد، چی گۆڕانکاریی گەورەی کرد. و من پێم وایە ئێمە لەوان نەهامەتی زیاترمان بەسەرە نهاتەوە ئەتوانین ئەم قۆناغە تێپەڕێنین، بەڵام هەروەکو ئاماژەم پێە بەداخەوە تا ئیسا و ئیرادەیە نییە. زۆرێک لە چاودێر و لە تەنانەت ڕووناک بیرانیش ئاماژە بەوە دەکەن درێژە کێشانی ئەم ڕۆژە لە هەرێمی کوردستانی عێراق گەلێک زیانی نەرێنی زیاتری دەبێ بە درێژە کێشان لە ئێستادا چۆن
ئێستا حکوومەت هەیە وەکو دەستگوترێ پەرلەمان پەکخراوە پەرلەمان ئەو ئەرکەی کە لە سەرەتی ناتوانێت بیکە حکوومەت چۆن دەتوانێت ئەم کاروبارانە بەڕێوە بەرێ بەبێ چاودێری پەرلەمان پرسیارێکی زۆر بەجێەوە من پێم وایە ئەو پرسیارە ینی مای هەڵوەستە لەسەرکردنە من پێم وایە گەر ئەو سێ دەسەڵاتی بڵین سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی حکوومەت و سەرۆکاتی پەرلەمان بە شێوەیەکی پراکتیکی لەسەر ئەرزی واقعی ئەم سێ دەستگایەکی چیان نەماون ماوەی سەرۆکاتی هەرێم سەرۆکی هەرێم بەڕێ سەرۆکی هەرێم کۆتایی هاتوو بە پێی یاسا جگە لەو 2 ساڵە ئەوە چەند مانگیش بەسەریان ڕۆشتووە ئەمە بۆشایکی یاسایمان بۆ دروست بووە پەرلەمانیش ئەو خۆتان ئەزانن پەرلەمان دەستگایەک نەمانەوەی پەرلەمان بێت تەنانەت ڕێگری لە سەرۆکەکەیەک لێ بچێتەوە سەر کارەکەی وە تەنانەت ئەو لیژنانی کە بوارە جیاوازەکانی پەرلەمانیشن کە من حەزەکەم بینەرانی بەڕێز بزانن ئەو لیژنانی کە ئیشی پەرلەمانەکان لیژنە تایبەتەکان هیچیان کارەکانی خۆیان ناکەن حکومەتیش شتێک نەماوە ناوی حکومەت لەبەر ئەوەی وڵاتێک لە شەڕا بێت ئێستا وڵاتێک لە شەڕا بێ وەزیری بەرگریەکەی داوام ناکات وڵاتێک لە قەیرانی ئابووریا بێت وەزیرەکەی داوام ناکات وڵاتێک لە قۆناغی داڕمانی هەیکەلێتی پیشەسازیە بێ وەزیرەکەی داوام ناکات وڵاتێک لە قۆناغی ئاوادانکردنەوە بێ و خۆیان ئەڵەن وەزیری ئیسیسمارەکەی داوام ناکەوە ئیلە ئاخری بۆیە هیچ شتێک نەماوە ئێستا ئەوەی کە من ئیبینیم وەکو ئەرزی واقعە حکومەت تەنها وێزگەیەکە بۆ دابشکردنی موچە ئەو پارەی کە هەیە و تەوزیعەکە هیچ شتێکی تری نەماوە حکومەت بەڵام موچەش نییە موچەش نییە چارەسەر چیە کاکام چارەسەر هەر ئەوەیە کەرەکو خۆت ئاماژت پیا لە پێشیکە کە ئیرادەیەک هەبێت و بەگیانێکی بەرزی مرۆڤ دۆستی و نیشتیمانیەوە کە هەموو لایەنەکان بە بەرپرسانە بەڵام کە ئەڵەم بەرپرسانە بە عملی بەرپرسانە بێ نەک بۆ دروشمی سیاسی و نەک بۆ مزایدە هەمویان شان بەرە بەنام قۆناغە و من پێم وایە ئەم قۆناغە تێپەڕاندنی ئاسانە گەر ئیرادەیەکە بێت چەندان کۆبوونەوە کرا لە ئەرێمی کوردستاندا کۆبوونەوەی 2 قۆڵی 4 قۆڵی 5 قۆڵی ینی ئەو کۆبوونەوانش بەردەوام بوون گرنگیان ماوە هەتا ئێستا کە هیچ ئەنجامێکیان نییە من پێم وایە لە شعور و لە حاڵەتی نستی خەڵکان ناشرینترین حاڵەتی کۆبوونەوەیە و من پێم وایە یەکێک لەو قۆناغای نەک لە ئێستا یەکێک لەو شتانی کە لە 20 ساڵی ڕابردووە متمانەی هاوڵاتی کوردی بە بەرپرسان نەهێشت کۆبوونەوەیە یعنی ئەم زمانی کە ئێستا قسەی پێکەن دوای کۆبوونەوەکان بەڕاستی لەنەوەیەک بەم زمانە قسەکەن و کە ڕاستیشی تیانە ئەوەی گرفتە لای ئێمە هاو بەرپرسی کورد ئەبێت لە جیاتی ئەوەی کە قسە بکات ئیش بکات بەڕاستی بەڵام ئەو ئیرادەی تا ئیسا لای بەرپرسانی کورد هێشتا دروست نەبووە کا کامەران زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە بەنامەی ئەمڕۆی کورد کۆنێکشن زۆر سپاس منیش سپاس بۆ بەرستان کامەران سوبحان ڕاوێژکاری میدیایی سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستانی عراق میوانی کورد کۆنێکشن بوو شارەزایان دەڵێن ڕێکخراوی تێرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە پاش تاڵانکردنەکانی لە سووریا و عێراق دەیکا هەوڵی فرۆشتنی کەلوپەلە دەگمەنەکانیش دەدا و وەک خالد فەتاح لەم ڕاپۆرتەدا ئاماژەی پێکردووە هەندێک کاری دێرین و هونەری هەن کەوتونەتە ناو بازاڕی کەلوپەلە دەگمەنەکان. لە مەها 5 ساڵە 2015 چەکدارên دەولەتا ئیسلامی باژێرê dîrokî Sûriye Tedmir kontrol kirin. Kobingehê keltûriyê cîhanî UNESCO li Bakurê Dimeshqê û bi şînwarên Yûnanî û Romanî û Farisî bi navdeng e. Tirsek hebû ku ew bingehê wê bête wêrankirin bi awayekî çi bihabû nemînin. Lê li demê leşkerê hikûmeta Sûriye careka dî Tedmir ji destê çekdarên Daişê wergirtî, aşkira bû hijmareka kêma şînwarin yên hatîne wêrankirin û zor ji şînwarên kevn û qeba wekû xwe yetman serara gotinên ku zor ji gorên kevin li gelek cihaniyê hatîne talankirin. Şareza dibêjin êk ji egerên wêrankirinê peywendî bi şirovekirina tunda dîrokê ye ji aliyê komala tundrê ve. ئەو دەبێژن ئەو ئیسلام ڕاست و درست vedigerînin wan çi xem bi dîroka ji berî Mihemed nînin ew çi giringiyê nadin rastiyên dîrokî. Qazanca dewleta İslamî ji vî bingehî pitir ji pirseka olî. Ew pênasîne dikin wêrankirina wî kulturî bihayekê xwe di tirsandina xelkî de heye û bihayek heye di talankirin û firûtinê bû komkirina diravî. Şareza dibêjin ku mala çekdarên dewleta İslamî têdgihin wêrankirina şînwarên biha giran çend giring e bû propaganda cîhanî û ev diyarbû di wêrankirina mûzexana Mosulda
و بومجارە سەرەکی یا پەیامون و چان لە سەرانسەری جیهانێ. موزەخانە مووسڵ یەکەفتی بەر هێرشێ و ڤیدیۆ لەسەر یوتوب هاتیە بەڵافکردن ji her tiştekî balkêştir bû. هەروەسا داهاتێ دارەی هاندەرەکە. دەولەتا ئیسلامی وزارەتەکە شینواران دروست کرد دا دزین و فروتنا شینوارên bihagiran bikte kardariek بۆ bidest ve înana biravî. Ew li dîv gencîna digerin û xelkî han didin erdî bikolin û cihê mixabiniyê ye ku gelek ji wan ne zanayên şînwaran in. Ev e nebitinê şînwarên bihagiran têk didit lê dîroka wan jî xirab dikit. Li gor qanûna nêfnetey wêrankirina şînwarên keltûrî tawaneka şerî ye. Kar bi dest bihêvîna rojekê bişên endamên dewleta îslamî bi van tawanan dadgeh bikin. Xalid Fetah, Dengê Amerîka. دەنگدانا سەرەتاییە بێ دە هەلبژارتنên سەرۆکاتیە ئەمریکادا ئەو بێهتری هەفتەیەکە دنە لێ هەلمەت هەر بەردەوامن دە دەمەکێدا کو کاندیدên li pêşên herdû partiyan jî hewl didin şandên xwe bihêz bikin û rikberên wan jî behsawayekê dikin ku hîn renga ew berbijariyê bidestxin. Heyder Kerîm agahiyên zêdetir hene. هەفتەی ڕابردوو تێدکروسی کۆماری و بێرنی ساندرسی دموکرات لە ویلایەتی ویسکانسن سەرکەوتنی مەزنیان وەدەستهێنا بەڵام هەفتەی داهاتوو لە نیویۆرک لە شاری دۆناڵد ترامپ شیانی ڕوبەڕووبوونەوەی سەختیان هەیە. هەستێکی زۆر خۆشە لە ویلایەتی خۆت بیت. هەروەش ئەو ویلایەتی کە سەردەمانێک هیلاری کلینتن وەک سیناتۆر نوێنەراتی دەکرد. هەلیری باچوونی بۆ پارچی سانسێت و بروکلین خۆشحاڵ بوو با تێپەربوونی کات باڵادەستی کاندیدەکان لە ڕووی ژمارەوە بەرەو کەمبوونەوە دەڕۆن و نارەکان دەکەونە ململانەی پێشبینی کردنەوە. ساندرس سوورە لەسەر ئەوەی ڕێبازی بەرەو پاڵێوراوەتی بوون دەپارێزێت. ئەگەر بتوانین لێرە بیبینەوە بە دڵنیاییەوە دەرگا دەکاتەوە بەرەو سەرکەوتن بۆ کۆشکی سپی. کاتێک بەشداری دەنگدەران مەزن بێت ئێمە سەرکەوتوو دەبین. لە هەمانکادا کروس مشتومڕێکی ئالۆز دەخڵقێنێت دەڵێت دەتوانێت پالێوراوەتیەکە بەدەست بهێنێت تەنانەت ئەگەر لە دواوەی ترامپیش بێت لە ڕووی ژمارەی نوێنەرانەوە کاتێکە بەرەو کۆنگرەی نیشتیمانی کۆماریەکان دەڕوات لە مانجی حەوت. ئەگەر بچینە کۆنگرێکی ململانیەوە ئەوە ژمارەیەکی مەزنی نوێنەرمان دەبێت. ترامپیش ژمارەیەکی مەزنی دەبێت. ئێمە بەدەستە باڵایەکی مەزنەوە دەچینە کۆنگرەکەەوە. من پێم وایە یەکەم گەڕی دەنگدان بەرزترین کۆی دەنگ دەبێت کە داناڵد ترامپ بەدەستی بهێنێت. بەڵام لە گەڕی دواتر ئێمە پاڵێوراوێتی پارتیەکە و دەستدێنین. پاش دەرەنجامێکی سست لە ویلایەتی ویسکانسن ترامپ ئاڵوگۆڕی لە کارمەندانی هەڵمەتەکەی کرد بەڵام شێوەی وتارەکانی نەگۆڕیوە. تێدی درۆزن ئەمڕۆ هاتە ئێرە و نەیتوانی 100 کەس کۆ بکاتەوە. لە هەمان کاتدا هیلاری کلینتن دەڵێت بە پەرۆشە بۆ کۆتایی هێنان بە پێشەبرچەی دموکراتەکان بۆ ئەوەی بتوانێت سەنجی بخاتە سەر هەڵمەتی هەڵبژاردننی گشتی. ئێمە بەڕێگاوین بەرەوە دەستهێنانی پاڵێوراوەتی بەڵام من لێرە لە نیویۆرک پێویستم بە سەرکەوتنێکی مەزنە چونکە هەرچەند زووتر بتوانم ببمە پاڵێوراو ئەوەندە زووتر دەتوانم پارتیەکە بەرەو یەکگرتن ببەم هەروەهاش ئەوەندە زووتر دەتوانم گشت کاتەکەم بۆ ململانی کۆماریەکان تەرخان بکەم. بیر و ڕاوەرگرتنەکانی شان دەدەن کلینتن و ترامپ لە نیویۆرک دەستە باڵایەکی مەزنیان هەیە. حیدەر کەریم دەنجی ئەمریکا. دەسەڵاتدارانی رووسیا یاسایەکی تایبەت بەکاردێنن تا ئەو ڕێکخراوانە بخەنە ناو لیستی ڕەشەوە کە کۆمەک لە وڵاتانی ترەوە وەردەگرن. ئەم یاسا تەم و مژاویە هەموو ئەو جموجۆڵانە دەگرێتەوە کە پەیوەندیان هەیە لەگەڵ سیخوڕایەتیکردن و یانیش دژایەتیکردنی رووسیا. هەر بۆیەشە سەدان ڕێکخراو ناچار بوون کارەکانیان ڕابگرن یان کۆتایی پێبێنن. ڕەڤیندۆسکی زانیاری زیاتری لەلایە. زارۆکên penaber nexşa Moskoçê dikin diwanê kultura Rûsyada. Mamostayên xwebexş di gel projeya Komîta Alîkariya Civakî ya nehikûmî kar dikin. Ev wane alîkariyê digehîne zarokên ji Efganistanê,
کانگۆ سووریا وڵاتن دنیین جێدرەڤن ئەv وانەیەن ji bo zarokê hatîne danîn bo demekê kurt e wekû vê wanê ya ku di stûdiya peykera de hatiye danîn. Rewş havînî derket pêş dema ku Komîta Alîkariya Sivîl wek ajansa beyanî hate binavkirin. Di wê heman heftê de me nameyek wergirt dibêje me sê me hene ku em şûna xwe bi cî bihêlin. Ew nelê hatine nabe ku lê hatin be. Navenda xwendinê ji bo zarokên penaber meha dû hate sekinandin bê ku çi sedem hebin. Desthilatdarên Rûsî grupa navendê bi grupeka ji derve binavkirin yên dilsozî daye welatekê din. Ev yek dihêle ku alîkariya diravî ji wan re qut bibe. Это фонд, который очень долго нас поддерживал. Van para gelek alîkariya me dikir. Wan bê telefonê ji me pirsîn eger em di lîsta ajansa biyanî de ne me bersiv da û got belê. Piştî du rojan wan nameyek hênard têde nivîsiye ku ew îdî alîkariyê be me nadin. Di sala 1990 de ev navende vebû û ji wî demî de ew alîkariya zarokan dikin yên ji şerê Çeçenya koçber bûn. Wan navenda xwe mezintir kirin û alîkarî dan zarokên penaber da ku fêrî zimanê Rûsî bibin ji bo tevlîbûna navcivakê. Mixabin tinê hêviya wan emîn. Zarokên me yên diçin dibistanê renge dest jê berdin. Eger ew alîkariya niha nestînin ew dê tûşî zehmetiya bibin. Kes nîne alîkariya wan bikin ku di rêyeka rast û dirêz da birêve biçin. Penaberin di nav waneyan da di gel vê yekê ne. Eger necib û wan kesan ba min Moskow hesenat kir. Tevî ku alîkarî kêmin xwebexşin navendê gejbînin. Ew bi berdewamî waneyan ji zarokên penaber birêve dibin. Dê ew her wisa didin zanîn ku çend cihek hebe tevî ku bû demekê kurt e ew ê her zaroka fêr bikin. Ravîn Doskî, Dengê Amerîka. Roja şemiyê li navçeya germiyan festîvaleke kulturî hate li darxistin ku armancê ew bû pênasîna xwendekarên zanîngeha germiyan bi kultura Kurdî. Pemnêrê dengê Amerîka li Kerkûk Dilşad Enwer ev raport amade kiriye. بە مەبەستی ئاشناکردنی خوێندکارانی زانکۆ بە شتومەک و کەلەپوری کوردی ڕۆژی یەکشەممە لە زانکۆی گەرمیان ڤیستیڤاڵی کولتوری ئەنجام درا و تێیدا ژمارەیەک لەو کەرەستە کوردەواریانە خرایە ڕوو کە لە کۆندا بەکارهێنراون. ئامانجمان ناساندنی نەوەی نوێ بە کولتوری کوردی بە شتە کۆنەکانی کوردەواری ئێستا تازەی ئەەکەینەوە. لە ڤیستیڤاڵەکەی زانکۆدا بەشێک لە خوێندکاران جلی کوردیان پۆشی بوو. هەروەها لە نێو حوشەی زانکۆشدا ڕەشماڵ هەڵدرا بوو. هاوشێوەی سەردەمی کۆنیش ئەسپەکان ڕمبازیان بوو. لەو ژیانە سەرەتایان نەژیاوین ئاشنانین بەم شتانە. ئەمە زۆر گرنگە بۆ ئەم گەنجانە بۆ ئەوەی ژیانی ڕابردوو با باپیرانیان بزانن کە چۆن ئەم پێشکەوتنانە هاتووە لە چ ژیانی سەرەتایەوە تا ئێستا دروست بوو. ئەم پێشەنگایە فۆلکلۆریەمان کردەوە زیاتر بۆ ناساندنی شتە قەدیمەکان و کۆنەکانی خۆمان. بەتەمەنەکان ڕەخنەی ئەوە لەنەوەی نوێ دەگرن کە ئاشنانین بە چۆنیەتی ژیانی باو باپیرانیان. لەو کەسانەی کە ئەتوانن کە کەلەپوری کوردەواری و نەتەوەی گەلی کوردمان پارێزیێ بەیاخی پێ بدەن. یعنی بەڕاستی خەریکن گەنجەکانمان ئەو تەلەبانە کە لە زانکۆن نازانن خور چییە، مەشکە چییە، ڕەشکە چییە، هەسان و سێلک و داس و کەوگیر و هەمانە و ڕەشکە و هیزە و لە ڤیستیڤاڵەکەی زانکۆی گەرمیاندا بەشێک لە میوانی وڵاتانی دەوروبەر داوت کرابوون بۆ بینینی کولتوری کوردەواری. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. کاک ساڵح لەگەڵ ئەم سەروەختی تەکنەلۆژی و ئایفۆن و ئایپاد و لاپتاپ و کۆمەڵی شتی ترە یعنی ئەزانی ئەرکێکی ئاسان نییە پاراستنی ئەو کەرەستە و کەلوپەلە کولتوریانەی کە بەشێکن لە مێژووی خۆمان. ڕاستەوە هایە بڕاستی بەر ئەڤ ینی کولتور بخۆ ناسنامەیە ملەتانە و کورجی گەلێکی
خەڵکێکی زەنگینن بە ناسنامەیە خوا ئەف تشتێ وەها بڕاستی گەلێکی گرینگن بینەرین هێژا لەڤر ئەم دەگەن داویە بەرنامەیە کورد کۆنێکشنا ئیرۆ تا ئینا بێ هەر ببینن دناو خەیر و خۆشیە هەر شاد بن.